دوای چاوەڕوانیەکی زۆر و بەسەربردنی چەند کاتژمێرێک لە نۆرەی بانکدا گەیشتە بەردەم پەنجەرەی بانکەکە و موچەی مانگی هەشتی لە مانگی دەدا وەرگرت. دوای ژماردنی موچەکەی و دڵنیابوونەوەی لە بڕەکەی شوێنە قەرەباڵغەکەی جێهێشت و ئێمەش چەند پرسیارێکمان ڕوبەڕووی کردەوە تا بزانین چی لە موچەکەی دەکات. ئایا بەشی ژیانی ئاسایی دەکات؟ 675 موچەکەمە تقريبا 675 قرابة انترنت مولده وكري خانو ايتر باقي كيمنتو شنا او خوتان حسابي كان شان ماني كري تا استا دوما مناوة ماني نو دا هشتو نو مناوة استوا هشتو ورقرم هشتا كي بي ايام نو دم اميني استا روشي اويا كبير معاشي عفو كري دور قريا ابي من كري دي بمي شو امرو شواري مانا ابي كري دي بمي بلام ابي بي الم كناتو انم بيا شاوري ام حكياكن اقر ماني نوي عينيني ماني نوي بمي يسادناتو انم باب ئەم خانەنشینە بەراورد بە خانەنشینەکانی دیکە موچەکەی لە ئاستێکی باشدایە. بەو پێی موچەی هاوتای عێراق کراوە، بەڵام هێشتا دەڵێ بەهۆی دواکەوتنی موچە پشتی بە کەسوکارەکەی بەستووە بۆ ئەوەی هاوکاری بکەن و بژێوی ژیانی دابین بکات. نەوت غاز ئەیشتیکە ئەی چۆن خۆر ئەو نەوت غازە هەموو شتێکە دەوێت ڕۆژانە هەموو شتێک ناوێت بۆ چێژ لێنان و بۆ ماڵبەڕێوە بردن. ئەی مناڵە لە مەکتەبە نابێ پارەی بیتە ئەی نابێ مانگانە شتێکی بیتیان ئەچێ بەملا بۆ لا حەزی لەم گەڕان و ڕاضێ و ئەوانەیە مناڵم لە ڕاضێ مانی تقریبا 7,000 بۆ ئەم کوڕەکەم. ئەی ئەوانە بەچی بەم بەڕێی تۆ خۆ ئەگەر کەسوکار نەبێ بێ ماڵ بە ماڵ سەڵ بکەن ئێمە کەسوکار تۆزێ ئەمانگرێتەوە. لە سایەی حکومڕانی 32 ساڵی دوو حیزب بەدەسەڵاتدارەکەی هەرێم هێشتا بەشێک لە موچەخۆران و هاوڵاتیانی دیکەش ئەوەی دەستیان دەکەوێت بەشی ژیانێکی زۆر سادەیان ناکات. لە کاتێکدا بەرپرسانی هەرێم و خێزانەکانیان لە ژیانێکی شاهانەدا دەژین کەچی هێشتا لە بانگەشەکانی هەڵبژاردندا دەیانەوێت خەڵک فریو بدەن و دوای دەیان ساڵ حکومڕانی بەڵێنی ژیانی شایستەیان پێدەدەن. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.